ئەو کرێکاری ئەم ڕۆجانی لە دەستداوە مالدی حەوتە لە شوێنی کارەکە لە قاتی چواردی بیناکە کەوتتە خوارەوە جانی لە دەستداوە بەڵێ بە دڵنیاییەوە لیژنەکان فەورەن ناتوانین بڵین لە ستاسە دەمووی بەڵام یەک بە دوایەکە لیژنەکان ئاگادار کراونەتەوە و هەمومان شوێنی شوێنکارەکە شوێنی ڕووداوەکە بەسەرەکەینەوە بەداخەوە تا ئێستا کە من لەگەڵ جەنابتانە قساکەم ئەمە حوتەمین کرێکارە کە لە شوێنکارەکان ئەکەونە خوارەوە تووشی ڕووداوە بوون و جان لەدەستدا لیژنە هاو بەشەکانی ئێمە لەگەڵ قایمقامەتی سلێمانی لەگەڵ بەرەبەرەتی دەستەبەری کۆمەڵایەتی سەردانی شوێنکارەکانەکەین بەڵام جێگای داخە لە هەموو ئەم داواکاریانی ئێمە کردومانە ڕوونکردنەوەمان داوە باسمان کردووە کە خاوەنکارەکان ئەوانەی پرۆژە ئەکەن و بەرهێن ئەکەن کاتێک تعامل لەگەڵ کرێکارەکەن گرێبەستی کاریان لەگەڵ ناکەن پێداویستی سەلامەتیان بۆ دابین ناکەن و ئەمانە زەڕورترین شت بۆ کرێکار کە گیانی بپارێزێ پێش ئەوەی ژیان و موچەی بۆ دابینکەی ئەبێ پێداویستی سەلامەتی بۆ دابینکەی هەموو ئەم هۆکاری جانە دەستدانانەی کە ڕوو ئەدا لە شوێنکارەکان لە دوای تاحقیق و بە دوواداچوونی ئێمە و لیژنە هاوبەشەکان و سەردانی شوێنکارەکان ئەبینین کە جێی داخونیگرانیە پێداویستی سەلامەتی لە شوێنکارە جێبەجێ ناکرێت.